حياتي بقرآني وجمال ذاتي قرآني تسمو صفاتي يعلو مقامي. سپاس و ستایشی نەبراوە و بەردەوام بۆ پەروەرگاری جیهانیان، سەڵات و سەلام برژێ بەسەر سەرداری مرۆڤایەتی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و بەسەر یار و یاوەرانی تاوەکو ڕۆژی دوایی. ئامادەبوانی بەڕێز میوانە ئازیزەکان لە گشت چین و توێژەکان لە هەر شوێنێکەوە هاتوون، ئامادەبوونتان بەرز دەنرخێنین و پێتان دەڵێن بەخێر بێن سەرچاوانمان. قورئانی پیرۆز دوایین کتێب و ڕاستپاردەی خوای گەورەیە بۆ مرۆڤایەتی کە لە ڕێگەی ئەمیندار و خۆشەویستمان صلى الله عليه وسلم نێردراوە. تاوەکو نور و بەرەکەتی ئەو قورئانە وەکو مانگی ڕۆشن و گەزنگی بەرەبەیان هەموو تاریکایە زۆر و زەوەندەکانی نەفامی ڕابماڵێت و مرۆڤایەتی ڕزگار بکات لە شەپۆڵ و زریانی نەفامی بیان بات بەرەو کەناری ئارامی و هەتاهەتایی. دەستگای نوری حیکما هەر لە یەکەم ساتی دامەزراندنیەوە هەموو تواناکانی خستۆتە گەڕ بۆ خزمەتی قورئانی پیرۆز و خزمەتکارانی. ئەوە بۆ نۆیەمین ساڵە نوری حیکما پێشبڕچێی نوری دڵان لەسەر ئاستی نووسینگەی دەستگا و لق و بازنەکانی ڕادەگەێنێت بۆ مامۆستا و قوتابیان و ئەندامانی. بۆیە ئەمڕۆ پێنجشەممە ڕێکەوتی یەکی سەفەری 1445 کۆچی بەرامبەر 26 خەرمانانی 2723 کوردی بەرامبەر حەفدەی ئابی 2023 میلادی لە هۆڵی دەستگای نوری حیکمە لە شاری هەولێر هەڵدەستێ بە سازدانی ئاهەنگی کۆتایی ئەم پێشبڕچێ و پێدانی بڕوانامە و خەڵات بەسەر سەرکەوتوانی. لە ئاهەنگی قورئان و لە دەستگایەکی قورئانی و لەگەڵ ئەهلی قورئان باشترین دەستپێک قورئانی پیرۆزە. بۆیە داوا لە بەڕێز عومەر تاها بەشداربووی پێشبڕچێکە دەکەین بفەرموێت بۆ خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز. ألف لام را تلك آيات الكتاب وقرآن مبين ربما يود الذين كفروا لو كانوا مسلمين ذرهم يأكلوا ويتمتعوا ويلههم الأمل فسوف يعلمون وما أهلكنا من قرية إلا ولها كتاب معلوم ما تسبق من أمة أجلها وما يستأخرون وقالوا يا أيها الذي نزل عليه الذكر إنك لمجنون لو ما تأتينا بالملائكة إن كنت من الصادقين ما ننزل الملائكة إلا بالحق وما كانوا إذا منظرين إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. خوای گەورە پاداشتی کاک عومەر بداتەوە. ئێستا داوا لە بەڕێز سەرۆکی دەستگا دکتۆر عەبدوڵڵا حەداد دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتێک. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بسم الله الرحمن الرحيم. إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. ما مستعاني قدر قران برایان خوشکان ئامادەبوانی بەڕێز بەناوی ئەنجومەنی باڵای دەستگا پڕ بەدڵ بە خێر هاتنتان دەکەم. خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە. هاتنتان خۆشحاڵمانی کرد یا ڕەبی خوای گەورە خۆشحاڵتان بکات لە دنیا و قیامەت.
و بە پێویستی دەزانم دەستخۆشی لە نووسینگەی دەستگا بکەم هەر لە بەڕێوەبەر جەنابی دکتۆر حوسێن و هەروها بەڕێوەبەرایەتیەکانی نووسینگە لە پەروەردە و لە ڕۆشنبیری و لە کارجێڕی و لە مالیە و عیلاقات و هەروها هەموو ئەندامەکانیان و هەروها لە دەستەی قورئان لەبەران و هەموو ئەو کەسانەی لە برایان و لە خوشکان کە ماندوو بوون بە ئەنجامدانی ئەو پێشبڕچێ و هەروها بە ئامادەکاری لە بۆ ئەنجامدانی ئەو ئاهەنگە و ڕێزلێنان لە سەرکەوتووان و هەروها زۆر دەستخۆشیم لە بۆ لیژنەکانی هەڵسەنگاندن ئەو لیژنانێکەوە لە لەقەکان لە قۆناغی یەکەم هەڵسەنگاندنیان کرد و هەروها لێژنەی کۆتایی کە لە نووسینگەی سەرەکی خوای گەورە پاداشتی خێری هەموو لایەک بداتەوە و هەروها پیرۆزبایی لە بەشداربووان دەکەم بەگشتی هەموو بەشداربووانی بەڕێز لەبەر ئەوەی هەر کەسێک کە بەشداری کردیە مجرد بەشداریکردنەکەی بە ئیزنی خوای گەورە سەرکەوتنە و کە بە ئیخلاسەوە بە ئیزنی خوای گەورە بەشداری کردیە ئەجر و پاداشتی مەزمونە لای ڕەب العالەمین و هەروها پیرۆزبایی بە تایبەت لە سەرکەوتوانی بەشداربووەکە دەکەم خوای گەورە لە هەموو لایە قبول بکە. بەڕێزان ئێمە لە دەستگای نووری حکمە کار دەکەین بە هەموو شێوەیەک لۆ ئەوەی کە مامۆستایان و ئەندامان و قوتابیانمان پەیوەست بکەین بە قورئانی پیرۆز بە شێوەیەک هۆگری قورئانی پیرۆز بن تاوەکو قورئانی پیرۆز ڕەنگ دەداتەوە لە گفتار و لە کردار و لە هەڵسوکەوتیان تاوەکو بە مانای کەلیمە دەبنە ئەو کەسەی کە هاوڵ و صاحبی قورئانن وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەکانی ئاماژەی پێدایە لەبەرەوەی هەر کەسێک ئەو پلەپایە بەدەست بینی ببیتە هاوڵ و صاحب القورئان ئەوە ئەو کەسە بەرەکەت دەکەوتە ناو تەمەنی ئەوە ئەو کەسە بە تەئکید بەختەوەری دنیا و قیامەت دەبی ئەو کەسە بەڕێز دەبی لای ئەڵڵا تەعالا و هەروها لای خەڵکی سەرڕووی زەویش دیارە بەمەبەستی گەیشتن بۆ ئامانجەش هەموو هۆکارێکی شەرعی دەگرینە بەر یەکێک لەو هۆکارانە بریتە لە ئەنجامدانی پێشبڕچێ ساڵانە لەسەر مستەوای نووسینگە و هەموو لقەکانی دەستگا ئیتر دیارە لە خلالی ئەو پێشبڕچەیانەدا ئەوەی کەوا بەشدار دەبی تێیدا هەموو هەوڵی خۆی دەخاتە گەڕ تاوەکو بتوانی منافەسەیەکی شەریف لە ئەشرەف منافەسە کەوا دەکەوتە ژێر سێبەری ئایەتی وەساریعو وەسابیقو هەموو هێز و توانای خۆی دەخاتە گەڕ زۆرترین کاتی لە خزمەتی قورئانی پیرۆز صرف دەکا کە وەش مەبەستێکی زۆر سەرەکیە لە ئەنجامدانی پێشبڕچەیەکە و لە هەمان کاتە با بڵین لە نووسینگەی هەولێر کە جێگا و شایانی باسکردنە چەند ڕۆژێک پێشی ئێستا بە هەمان شێوە چالاکیەکی ناوازە و نەوعی ئەنجام درا کە ئەویش ئەوە بوو ڕۆژێک تەرخان کرا لە بۆ ئەنجامدانی ختمەی قورئان ئیتر کۆمەڵێک لە برایان و لە خوشکان بەشدار بوون تێیدا کە هەندێکیان بە خوێندنەوە و هەندێکیان بەلەبەر لە پاشی نوێژی بەیانی هەتا وەکو نوێژی عیشا تەنها ئەو کاتانەی کە لە بۆ نوێژ هەڵدەستان یان لە بۆ نان خواردن ئەو ڕۆژەی بەکاملی لە خزمەتی قورئانی پیرۆزدا بوون کە حەقیقەتەن پێم وایە بینە ئینسان لە ژیانیدا ڕۆژێک تەرخان بکا لە بۆ قورئانی پیرۆز بەڵێ بە بەردەوامی لە خزمەتی قورئانی پیرۆز دابی بەڵام ڕۆژێک تەرخان بکا و تەفەڕغ بکا لە هەموو کار و کردەوەکان و تەرخانی بکات بۆ قورئانی پیرۆز وەڵڵاهی زۆر زەروریە لەبەر ئەوەی حقەتەن ژیان لەگە قورئانی پیرۆز و بە تایبەتیش تەفەڕغکردن لە بۆ قورئانی پیرۆز بە مانای کەلیمە ڕوحی ژیانت پێدەبەخشی و ڕوحی ئیمانت پێدەبەخشی شەحنێکی وات پێدەبەخشی شەحنێکی ئیمانی کە لەو قەناعەتەم هەتا فترێکی چاک بەهۆیەوە دەتوانی کاری چاچی تر ئەنجام بدەی تەسەوەڕ بکە ڕۆژێک لە دوای نوێژی بەیانی هەتا نوێژی عیشا لە خزمەت کەلامی پەروەردگار بی بەڕاستی ماندبوونی تێدایە
لەوانەیە قورگت ماندی دەبی بەڵام واللهی ئەو لەزەتە ئیمانی کە لێی دەکەی زۆر زاڵترە لەسەر ئەو ماندیبوونەی کە دەیچێژی. لۆ هیوادارم لە نووسینگە و لە باقی لق و بازنەکانی تریش بە ئیزنی خوای گەورە ئەگەر بە شێوەی وەرزیش بی ئەوە ناوە ئەو نەشاتە و ئەو چالاکیە ئەنجام بدرێ لەبەرەوەی وەک گوتمان ئەوەش یەکێکە لەو وەسیلانەی کەوە ئەو قوتابیە و ئەو مامۆستایە و ئەو ئەندام پەیوەست دەکا بە قورئانی پیرۆز. وای لێ دەکاکەوە لەزدەت لەو کاتە ببینی کە لە خزمەتی قورئانی پیرۆزە دەی ئەو کاتە ئەگەر ئەو تەمەنە و ئەو کاتە دەگەر لە خزمەتی قورئانی پیرۆزدا نەبی چ شتێکی تر هەیە کەوا لەوی باشتر بی. واللهی قەناعەتم وایە ئەو کاتانەی کە لە خزمەتی قورئانی پیرۆز سەرفت کردیە لاپەڕەی زۆر ڕەوشن و زۆر درەوشاون لە ناو سجلی کردەوەکان کە ڕۆژی قیامەتی بە فەخر و شانازیەوە لە ناو ساحەی مەحشەر دەڵێ ها و مقرە و کتابیە طبعا بە شەرتی ئیخلاص. ئیتر هیوادارم ئەو نەوع چالاکیە بەردەوام بی و هەروەها دەستخۆشیش لە ئەو خواپێدا و بەڕێزانە دەکەم کە بەشدار بوون لە دابینکردنی خەڵات و دیاری لە بۆ ئەو بەڕێزانەی کەوە لەو پێشبڕچەیە پلەی بەرز و یەکەم و دووەم و سێمیان هینە. خوای گەورە پاداشت هەموو لایەک بداتەوە، خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵ و منداڵیان و دووبارە بە خێراتنی بەڕێستان دەکەم یاخوا بەخێر بێن سەرچاوانمان. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. نوری حکمە دەستگایەکی پەروەردەی و ڕۆشنبیری قازانجنەویستە کاردەکا لەسەر پەرەپێدان لە بواری پەروەردەی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. لە بەرواری 2007 لە یەکگرتنی دوو دەستە و ڕێکخراوێک لەسەر دەستی ستافێکی شارەزە و بە ئەزمون لە ژێر ناوی سەنتەری حکمە لە شاری هەولێر دامەزرا کە دواتر ناوەکەی گۆڕا بۆ دەستگای نوری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. دەستگا خاوەن مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند و دەستەی دامەزرێنەرانی تایبەت بەخۆی هەیە. دیدی نوری حکمە بوون بە پێشەنگ و سەرچاوەیەکی کاریگەر لە بواری خزمەتکردن بە قورئانی پیرۆز و پەروەردە و ڕۆشنبیری گشتی و ئاشناکردنی کۆمەڵگە بە چەمک و بەها باڵاکانی ئاینی ئیسلام لە پێناو بەدەستهێنانی ڕەزامەندی خوای گەورە پاشان خزمەتکردنی گەل و نیشتیمان. پەیامی نوری حکمە خزمەتکردنی کۆمەڵگە لە ڕێگەی پێگەیاندنی تاک بە پەروەردەی قورئانی. نوری حکمە جگە لە نووسینگەی دەستگا و لقەکانی چەندین بازنەی لە خوارلقەکان کردووەتەوە کە بە بەردەوامی خول و چالاکی قورئانی پیرۆزی تەدا بەڕێوە دەچێت. دەستگای نوری حکمە استراتیژیەتی وایە کە پێویستە موسڵمانان هەموو کات تواناکانیان یەک بخەن. بۆیە لە ساڵی 2009 بنکەی ئیستیقامە لە هەولێر و لە ساڵی 2019 ڕێکخراوی حکمە لە دەڤەری ڕاپەڕین هاتنە ناو پرۆژەی نوری حکمەوە. لەبەرەوەی توێژی مناڵ و نەوجەوانان داهاتووی هەر کۆمەڵگەیەکن دەستگا گرنگی زۆری پێداون. ساڵانە بەتایبەت لە پشووی هاوین لە پاڵوانەی فێربوونی پیتەکان و پرۆگرامی پەروەردەیی چەندان خول و سیمینار و خێوەتگەی زانستی و چالاکی وەرزشیان بۆ ڕێک دەخرێت. هەروەها لە مانگی ڕەمەزان پرۆژەی چاکەکاری تایبەت بە قوتابیان لە ماڵەوە ئەنجام دەدرێت کە پێکاتووە لە چەندین پەرستش و کار و چالاکیەکی پەروەردەیی. یەکێکی تر لە سەرەکی ترین کارەکانی دەستگا گرنگیدانە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. بۆ ئەم مەبەستە پرۆگرامێکی تایبەتی بۆ ماوەی 8 ساڵ داڕشتووە لە پاڵ تەجوید و خوێندنی وانەی پەروەردەیی قوتابیان قورئانی پیرۆز لەبەر دەکەن. بۆ ئەو قوتابیانەشی کە تا مەزرۆترن و توانای لەبەرکردنیان زیاترە بەشی تایبەتی بەهرەدارانی کردووەتەوە کە لە ماوەی 3 ساڵیان کەمتر تەواوی قورئانی پیرۆز لەبەر دەکەن. دەستگا ساڵانە هەڵدەستێ بە ئەنجامدانی پێشبڕکەی قورئانی پیرۆز لە ئاستە جیاوازەکان. ئەمە جگە لە هەڵسەنگاندن و بەخشینی بڕوانامە بەوانەی کە هەموو قورئانی پیرۆزیان لەبەرە لەلایەن لیژنەیەکی تایبەتی سەربەدەستەی قورئان لەبەران. دەستگا گرنگی دەدا بە مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئان کە لەلایەن دەستەی باڵای ڕاستاندنی قیراءاتی قورئانی پیرۆز سەرپەرشتی دەکرێت. سپاس بۆ خوددا ساڵانە لە نووسینگە و سەرجەم لە قوبازنەکان بە سەدان قوتابی لە خوشکان و برایان ڕشتەی پەیوەست لە ڕیوایەت و قیراءەتە جیاوازەکان وەردەگرن. دەستگا گرنگی تایبەت دەدا بە بەرەو پێشبردن و بەرزکردنەوەی ئاستی زیاتری ئەندام و مامۆستایانی. بۆیە لەم پێناوەدا
ئەکادیمیای نووری حیکمێ ڕاگەیان کە کۆمەڵێک تەوەر و بابەتی جیاواز و هەمەلایەن لەخۆ دەگرێت. جگە لەم کارانە دەستگا بە بەردەوامی هەڵدەستێ بە برەودان بە بیری ئەلوەسەتیە و پتەوکردنی پەیوەندی لەگەڵ دەستگا و ڕێکخراوە هاوشێوەکان، هەروەها سازدانی خوڵ و سیمینار و پانێڵ و پێشانگای کتێب و خولی ئۆنلاین و چالاکی وەرزشی. ئەمە جگە لە نووسینی چەندین کتێب و بڵاوکراوە لە بوارە جیاجیاکان، ئەمەش لە پێناو پەرەپێدان و بەرەو پێشبردننی توانای ئەندام و مامۆستا و قوتابیانی دەستگا بە تایبەتی وە سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا بەگشتی. هەموو ئەم کار و چالاکیانش بە پاڵپشتی دارایی خێرخوازان و بەشداری ساڵانەی خولەکان ئەنجام دەدرێت لەلایەن پۆلێک لە خۆبەخشان لە برایان و خوشکانەوە. بەڕێزان، گروپی دەفی ئەحمەدی کە ئەمڕۆ ئاهەنگەکەمان زیاتر دەڕازێننەوە، ئێستا سرودێکمان پێشکەش دەکەن. بەدەم سرودەکەوە سومبولی ئەهلی قورئان دەبەخشێ بە سەرکەوتوانی پێشبڕکێکە، بۆیە داوا لە بەڕێز سەرۆکی دەستگا دکتۆر عەبدوڵڵا حەداد دەکەین بفەرمێ بۆ پێدانی سومبول بە سەرکەوتوانی برایان و پاشان بەڕێز مامۆستا هاجرە حەمید یاریدەدەری بەڕێوەبەری گشتی بۆ کاروباری خوشکان بفەرمێ بۆ پێدانی سومبول بە سەرکەوتوانی خوشکان. مدرسة علم عرفان قرآن باب بهاري ضلال قرآن بوشاد ماني وسر برزي أردم سراق شاوي جيان قرآن بوشاد ماني وسر برزي أردم سراق شاوي جيان قرآن جيان ما هنا صوبون ما شاد سر برزم تون كدستور ما ظلم كان يروني هدايا تون كقرآن رازي درون ما ظلم كان يروني هدايا تون كقرآن رازي درونا مدرسة علم عرفان قرآن باب بهاري ضلال قرآن وشاد ماني وسر برزي أردم سرايق شاوي جيان قرآن بوشاد ماني وسر برزي أردم سرايق شاوي جيان قرآن شوك ليلاي توان مقري توان مقري نوري قرآنا نوري قرآنا دنيا داقري دنيا داقري دنيا داقري تشي روشني أدال سينا سينا بهارا سينا بهارا بقرآن بروي أي قرآن كم تاك هتواني صار جي دردو مرهمي جاني ضلي برزان بتقشادا وأمر دوما هنا سوجاني ضلي برزان بتقشادا
پاداشتی مامۆستایانی بەڕێز و گروپی ئەحمەدی بداتەوە. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا ئەسعەد محەممەد بەڕێوەبەری پەروەردەی نووسینگەی دەستگا دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەیەک دەربارەی پێشبڕچێی نووری دڵان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مامۆستایان، برایان و خوشکان، میوانانی خۆشەویست، بەناوی بەڕێوەبەرایەتی پەروەردەی نووسینگە و لێژنەی ئاهەنگ بە خێراتنێکی گەرمتان دەکەین بۆ نۆیەمین ئاهەنگی پێشبڕچێی نووری دڵان بە خێراتن سەرچاوان. بەڕێزان، یەکێک لە کارە هەرە سەرەکیەکانی دەستگای نووری حیکما گرنگی دانە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. لەم سۆنگەیەوە سوپاس بۆ خوای گەورە دەستگای نووری حیکما ساڵانە هەڵدەستێت بە چەندین چالاکی پێشبڕچەی لەبەرکردنی قورئانی پیرۆز لەسەر ئاستی نووسینگە و سەرجەملق و بازنەکان. بەڕێزان، یەکێک لەو چالاکیانە پێشبڕچەی نووری دڵانە کە ساڵانە بەڕێوەبەرایەتی پەروەردەی نووسینگە بە هەماهەنگی دەستەی قورئان لەبەران لە نووسینگە و سەرجەملق و بازنەکان ئەنجامی دەدات. سوپاس بۆ خوای گەورە پێشبڕچەی نووری دڵان نۆیەمین ساڵی تێپەڕان. خۆشەویستان، گرنگی و مەبەست لەم پێشبڕچەیانە منافەسەی شەریفانە و مڕاجەعە و بەرزکردنەوەی ئاستی لەبەرکردنی قورئانی پیرۆزە بۆ ئەندام و مامۆستا و قوتابیانمان لە نووسینگە و سەرجەملق و بازنەکان. خۆشەویستان، لەبەرکردنی قورئانی پیرۆز گرنگی و تایبەتمەندی و فەزلی خۆی هەیە کە لە چەندین ئاەت و فەرموودەی دروستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەیان پێکراوە. بەڵام پێویستە لەگەڵ لەبەرکردن گرنگی بە تێگەیشتن و تەدەبوریش بدەین و لەو مەیدانەش ئەسپی خۆمان تاو بدەین کە دەستگا گرنگی تایبەتی بۆ بوارە داوە و دەدات. الحەمدولله. لێرەدا دەمانەوێت سوپاسێکی گەرم و دوعای خێر بۆ ئەو خوشک و برایانەی لێژنەکان بکەین کە لە هەردوو قۆناغی یەکەم و دووەم ماندوونە ناسانە و سەرکەوتوانە لە بەیانی تاک و ئێوارە لەگەڵمان هاوکار بوون. خوای گەورە پاداشتی خێریان بە باشترین شێوە بداتەوە. لە کۆتاییدا بە پێویستی دەزانین دەستخۆشی دوعای خێریش لۆ ئەو کۆمپانیا و خێرخوازانە بکەین کە دیاری و هەدایەکانیان لە ئەستۆگرت. خوای گەورە پاداشتی ئەوانیش بە چاکترین شێوە بداتەوە. دووبارە بە خێراتن سەرچاوان. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوای گەورە پاداشتی مامۆستای بەڕێز بداتەوە. بەڕێزان، بەیەکەوە بینەری دیکۆمەنتاریەکی تر دەبین دەربارەی بەڕێوەچوونی پێشبڕچەی نووری دڵان. فەرموو. پێشبڕکەی نووری دڵان بۆ قورئانی پیرۆز. دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری بۆ ساڵی نۆیەم هەڵسا بە ئەنجامدانی پێشبڕکەی نووری دڵان بۆ قورئانی پیرۆز. بۆ ئاستەکانی 5 جوزئی، 10 جوزئی، 15 جوزئی، 20 جوزئی و 30 جوزئی لەسەر ئاستی نووسینگە و سەرجەملق و بازنەکانی دەستگا. پێشبڕکێکە بە دوو قۆناغ بەڕێوەچوو. قۆناغی یەکەم کە لە ماوەی 10 ڕۆژدا ئەنجامدرا لە بەرواری 11 دوای 2023 تاوەکو 21 دوای 2023 خایان لە نووسینگەی دەستگا و لەق و بازنەکان لە ڕێگەی لیژنەیەکی تایبەت بە خۆیان هەڵسەنگاندنیان بۆ بەشداربووان لە هەر ئاستێک ئەنجامدا. فبأي آلاء ربكما تكذبان متكئين على فرش بطائنها من استبرق وجنى الجنتين دان فبأي آلاء ربكما تكذبان فيهن قاصرات الطرف لم يطمثهن إنس قبلهم ولا جان. پاشان یەکەمەکانی هەر ئاستێک لە برایان و خوشکان دەرچوون بۆ قۆناغی دووەم. قۆناغی دووەم لە نووسینگەی دەستگا لە شاری هەولێر بەڕێوەچوو کە تێیدا لە ڕێگەی لیژنەیەکی تایبەت هەڵسەنگاندن بۆ بەشداربووانی هەر ئاستێک ئەنجامدرا کە ئەویش ماوەی 3 ڕۆژی خایاند و یەکەم و دووەم و سێیەمەکان دیاریکران. تختانون أنفسكم فتاب عليكم وعفى عنكم فالآن باشروهن وابتغوا ما كتب الله لكم وكلوا واشربوا حتى
حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر لە پێشبڕکێکەدا 90 نمرە لەسەر لەبەرکردن و 10 نمرە لەسەر ڕەچاوکردنی یاساکانی تەجوید بوو. بەشداربوو لە ئاستی 5 جوزئی و 10 جوزئی 4 پرسیاری ئاراستە دەکرا. لە ئاستی 15 جوزئی و 20 جوزئی و 30 جوزئیشدا 5 پرسیاری ئاراستە دەکرا. بەڕێزان ئێستا گوێبستی هۆنراوەیەک دەبین کە لەلایەن مامۆستا دانا تاڵب مامۆستا لە لقی شارە زور و بەشداربووی پێشبڕکێکە پێشکەش دەکرێت با بەڕێزان بفەرموێت. قورئانی من بۆ خۆی نورە بەدبەختە ئەوەی لێی دوورە ئەو کەسەی ئەهلی قورئانە شاد و خۆشبەخت و ڕووسورە. قورئانەکەم پەیامێکە قورئانەکەم پەیامێکە بە گوێی دڵدا ئەچرپێنێ پەیامی دادی خواییە خەوتوان بە خەبەردێنێ. قورئانەکەم پەیامێکە کورسی کوفر ئەلەرزێنێ دژی سەرجەم زۆردارانە ڕەگ و ڕیشاڵیان دەردێنێ. قورئانەکەم پەیامێکە ئازادی بۆ گەلاندێنێ دەستی گشت زاڵمان ئەبڕێ پشت و ملیان ئەشکێنێ. قورئانەکەم پەیامێکە کە عەدالەت ئەچەسپێنێ هەوێنی یەکسانی و دادە ئارامی وە بەرهەم دێنێ. قورئانەکەم پەیامێکە بۆ حەسانەوەی دڵانە ئارامی دڵی زیندووە شیفای سەرجەمی دەردانە. قورئانەکەم پەیامێکە مرۆڤ دۆستی لە ئامێزە هەر کەسێ شوێن قورئان کەوێ لە هەردوو ژیندا بەڕێزە. قورئانەکەم پەیامێکە هۆی یەکسانی و براییە هەر گەلێ سایەی قورئان بێ دوور لە پەستی و جوداییە. قورئانەکەم پەیامێکە هەموو عالەم پێی سەرسامە هەتا شوێنکەوتەی قورئان بین ئارامیمان بەردەوامە. قورئانەکەم پەیامێکە چرای شەوان بێدارانە بێ لە کەو هەڵە و پەڵەیە شکۆی گشت بڕوادارانە. قورئانەکەم پەیامێکە دەستوری دین و دنیایە هەر کەس بەڕاست شوێنی کەوێ سەرفرازی هەردوو لایە. قورئانەکەم پەیامێکە کە خاوەنەکەی خودایە هەر کەس دژایەتی بکە لە هەردوو ژیندا ڕسوایە. قورئانەکەم پەیامێکە شاپەیامی ئاسمانیە دوا پەیامی خوای حەکیمە سەرچاوەی پاکی و جوانیە. السلام علیکم ورحمة الله. پاداشتی مامۆستا دانا بداتەوە. بەڕێزان ئێستاش ئێوە وتارێک لەلایەن بەڕێز دکتۆر ئەحمەد سۆفی مامۆستای ئاینی پێشکەش دەکرێت با بەڕێزیان بفەرمێت. الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا والصلاة والسلام على أشرف خلق الله محمد وآله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. بأدب نبي لخدمة مامۆستایانی بەڕێز و خۆشەویستم خۆم بە پێ خۆشحاڵە زانم لەناو فیئێکی ئەوها بەڕێز و خۆشەویست کە ئینشاءالله إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى لەناو ئەهلی قورئان لەناو حەمەلەی کتابی خوا لەناو ئەوانەی کە حەفەظەی قورئانن ئەگەر لەوانیش نەبین ئێمە بەڵام ئەوانمان خۆش ئەوێ لە خزمەتیان دابووین ڕۆژگارێک و ئێستاش لە خزمەتیاندان ئینشاءالله تعالی خوای رب العالمین حەشرمان لەگەر ئینسانی باش بکە یا ڕەبی. بەڕێزان و خۆشەویستانم کاتێک لە مناسبەیەکی ئەوها دادەنیشین مەجموعەیەک لە پێشەوە دانیشتون و هەدیە وەردەگرن و دیاری وەرئەگرن بە بۆنەی لەبەرکردنی قورئانی پیرۆز. ڕێک دیمەنێک لە دیمەنەکانی قیامەتم بەبیر دێتەوە کاتێک ئێمەش جوان دادەنیشین لە ڕۆژی قیامەت ئەوانەی ئەعمالی ساڵحیان هەبووە
ئەوانەی دەرەجیان بەرزە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز بە ئیذنی خوای گەورە چۆن لێرە لە پێشی هەمومان ڕاوەستاون لە پێشچاوی ئێمە ئیجازە وەردەگرن لە پێشچاوی ئێمە دیاری وەردەگرن بە هەمان شێوەش بە ئیذنی خوای گەورە لە ڕۆژی قیامەت ئەو دیاریانە وەردەگرن باشە ئێمە بۆ عیبرەت لەوە نەگرین تەماشا نەکەین بۆچی ئێمە لە جێی ئەوانە نەبین لەگەڵ ئەوانم نییە کە بە خۆیان حافظ القورئان لێرە دانیشتون بەڵام ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان تەمبەڵیەکەین ڕۆژێک لە ڕۆژان کاتی خۆمان بەزای عەدەین بۆچی یعنی عالمێک نییە لەسەر ئەو زەویەی بووبی تەعالیم لە نەحو و سەرف و بەلاغە و منطق و عیلمەکانی دیکە حافظ القورئان نەبووبی پەشیمانە لە ژیانی خۆ یەک لەو شتانەی کە لە ژیانی خۆ لێی پەشیمانە ئەوەیە کە حافظ القورئان نەبووە کە ڕۆژێک لە ڕۆژان نەبووە تا تەڵەبەی حیفظی قورئان بۆچی ئەوانە لە بەرچاوی ئێمە ئیجازە وەربگرن ئێمە عیبرەت نەگرین لە گەورەوە هەتا گچکە دووهەمین خۆشەویستان تەماشا دەکەم سالمی مەولای حودەیفە ڕزا و ڕەحمەتی خوان لێبی ئیمامی عومەر لە سەرمەرگدا فەرمی قەسەم بەخوا ئەگەر سالیم بموا بواە یعنی مەجلیسی شوران پێک ناهینا هەتاوەکو کەسێک بکەم بە خەلیفەی مسلمانان ئێستا یەکسەر بەبێ دوو دڵی سالممە کردم خەلیفەی مسلمانان لەبەرچی لەبەر خزمەتی قورئانی لەبەر حافظی لە بۆ قورئانی لەبەرەوەی حافظێکی ئەوەندە دقیق بووە عالمێکی ئەوەندە عالم بووە بە قورئانی پیرۆز کەسێک کە دەگە کەلامی خوای گەورە تێکەر بوو لە هەموو شتی لێی مەترسێ کەسێک کەوا قورئانی پیرۆزی لەبەر کرد وتطبيقي كل جاني خوي هم وغمي قيامت بو تيكل بو لقى نوري خواي جورا لهيج شتيك لي مترسي بوتي ايما اسلاميا كان دلين روجك لروجان تجربه ما بكن لسر كرسي دا صلاه بوي بزان داز بدز نيجا كان مان تشين بوي بزان تيتان بيشكش دكين بوي بزان انت خدمتك تان دكين ايما مسلمان ايما ما مستا بوتي ما مستا شي داز بدز نيجي حافظ القران نبي بوزير لشوينك كهيز دزيله وملتنك كهيز دزيله لهيج شتيك نكا كخدمت بو ملتبك بوتي اوان زارك تجربه لكن لو وڵاتانی بناو عربي بناو مسلمان كوات خۆشەویستان و بەڕێزانم مستحيل ما مستاق بيت سەر ئەو منەسەیە بتواني وصفي حافظ قورآن كان بكا نما مستایەک و نە محاضرێک و نەدوو محاضرە و نەدە محاضرە وصفی چی بکەین لە شێوە دەست پێ بکەین بە چیەوە دەست پێ بکەین وەلە چی کۆتایی پێبینین ئەوانەی حافظ القورآنن أواني ماهر بقرآن كسفرة الكرام البررة أواني خيركم من تعلم القرآن وعلمه أواني كوا حفظي كتابي خواي جوراكن فضلي أواني كتدبرك للقرآن بيروز أواني كدرست حسادتي عن بيبر لا حسد إلا في اثنتين أوانا شيء لو أنا جورترن كخدا بيغمبر بفرمي صلى الله عليه وسلم أهل الله وخاصته أوانا نزيك كان خواي جوران أواني إن الله يرفع بهذا الكتاب أقواما ويضع به آخرين أواني إذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث يكلو أنا من علم ينتفع به باشا أوانا چين أوانا حلالي كراميان بيدري أوانا خوينوا وحفظيان هتا دواي هميان هر خير وخيراتا ليرة ده هلوستيك كانوا بيرك بكنوا أوانا كحافظ القرآن چند مرتاحا نفسيا أوانا كرفيقيان چند مرتاحا أوانا زيرانيان چند ليان أمينا أوانا كتيان بيئدن چند مرتاحا أوانا لقليان دجين هاوسرن تبيا وكتافرتك حافظ القرآن بن أدي فكر كنوا أجر روجك دابي أو قرآن حكمي في بكرة دابي حكمه كيسان خوش به حفظ القرآن جياني إنسانك دكاتب بهشت الدنيا وقيامت أدي باشا دابي تطبيق القرآن جياني ملتك تسيلي بكا دابي أو خلق تسن مرتاح به لشواني تيا كان وبقرا حتى دقات تصلبوا حكم هرهم يعني لقورة المرتاح دادا بن يا ربي خوات سوا كان من رونكي منوركي بديتني حكمي قرآن بخاطري عظمة قوري خود وإيمش ببين أداتي قدريتو يا رب العالمين بوغرانوي أو حكم بخاطري عظمة قوري خود زا خوش ويستانم بيم خوش بوبرا غنزو بوخش كبرزانه بليم دبي بينز هدفتان هبي بكرتي يكم قرآن لأجل العلم دخل دي بو ببن بعالم كسي كتواول قرآن بيروز زانابي عالمة بيغمبر صلى الله عليه وسلم مجموعك أحاديثي هن حسنا هندي كان ضعيف شن بلام يقدي بقوتك أنا فرمي هر كسي كسل حديثي بيغمبر إخوائي لبربي للروج قيامة اللي قرع علمان حشري ذكري أديك كتابي إخوائي جوري لبربي بنص آيات قرآن إخوائي جوري فرمي بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم في صدور الذين أوتوا العلم لآيات سلون سورة العنكبوت كواتا أو أنا أهل علم أو أنا عالم أو أنا زانان وهروها تعلمك في هذا القرآن علمي سعادتي دنيا وقيامت علمي حياتي طيبة علمي نفسي مطمئنة علمي أمن في الدارين
گەورەترین علم و ئەشرف علم العلم بالله سبحانه وتعالى کەسێک لەگەر نوری خوای گەورە تێکەر بێ خوای گەورە ڕۆژ بە ڕۆژ زیاتر خۆی پێ دەناسینێ هەتا قورئان زیاتر بخوێنی هەتا زیاتر شارەزابی هەتا زیاتر لە خزمەتێبی زیاتر عەظەمەت و گەورەی خوای گەورەت بۆ بەدیار دەکەوێ مشکلەی ئەو میلەتە ئەوەیە ئیمانی بەخوا هەیە بەڵام خوا ناناسێ جەل جەلالو هەتا زیاتر خوا بناسی زیاتر تەقوات زیاد دەبێ زیاتر بەرەو پێش دەچی زیاتر لە خوای گەورە نزیک دەبیەوە جەل جەلالو خوای گەورە لەوانمان حسابکە فەرمی إنما يخشى الله من عباده العلماء بەڕاستی ئەوانەی بەجوانی لە خوای گەورە دەترسێن ئەوانەی ئەهلی علمن دووهەم بقصد العمل به قورئان دەبێ بە نیەتی ئەوەی بخوێندێ کە ئینسان عملی پێ بکە ئیمامی حەسەنی بەسری فەرمێ آيات زورن أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب يا آيات القرآن زورن بلام وكو شرح آيات أنا إمام حسن البصري فرمي أجر علم نهي لنا كردي لا أو قرآن نهي لنا كردي لا عملي خراب أتحافظ القرآني أتدور للرويهم لا كمبيوتر يشي قرآن تدا حفظه أجا حافظ القرآن سو بقى علمان يشي كود أجا حافظ القرآن سو للدوري ظالم يشي هرباري دور لتان حافظ القرآن سو شيء حرامي كل ماضي حرامي خوات يعني وهر كمبيوترك القرآن اللي بركدوه هر وندي ماشي باشا أما أو حافظ القرآن حساب نية سيم بقصد مناجاة الله تعالى هیچ شتێک لە مناجاتی خوای گەورە خۆشترنی و نزیک بوونەوە لە خوای گەورە ئینسان کاتێک قورئان دەخوێنیتەوە دەبێ هەست بکات دقیقە بە دقیقە ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خزمەت خوای گەورە قورئانی بۆ دابەزیەوە لە بۆ تو دەخوێنیتەوە ئەگەر بەو شێوێ قورئان بخوێنی وا بزانیەوە پێغەمبەری خوا قورئان بۆ دەخوێنیتەوە توش لە بۆ خوای لە بەرامبەر خوای گەورە قورئان خوێنیان لە بەرامبەر پێغەمبەر صلی الله عليه وسلم وكو ابن القيم فرمي أو تسركوتوي أفرمي اجمع قلبك عند تلاوته وسماعه واز لها مشتي بينا موبايلك الداخل مشتك كات القرآن دخوني بتواوي دابنيشا وجولي رابقلا وابزانا لبرامبر خوا وبيغمبر خوا صلى الله عليه وسلم دانشتوي سوارم بقصد الثواب عزيزانم لو دنياي كسك منافسي حافظ قرآن النية لخير وخيرات خركرنوا يعني مقاولة كاتك دسي مقاولاتك دقريتوا ضلينا مقاولاته مثلا خيرك دفترك وسي دفتره ابن القيم فرمي عاقل او كسني بزاني شي هان تشتك لو دنيا زرر تشتك قازانزا عاقل او كسي بزاني لدو قازانزان شي قازانز زياتره لدو زرران شي زرر زياتره اتو لو دنيا الا عمري شي كم بماوي شي كرت يك دنيا ثوابي خواي گەورە کۆ دەکەیەوە بەچی بە قورئان خوێنەوە چونکە تو دەڕۆی قورئانێ دەخوێنەوە لە ماڵی خۆت دەچی مزگەوتی قورئان دەخوێنەوە دەگەڕێ قورئان دەخوێنەوە یەک حرفت بەدە خێرە بسم الله الرحمن الرحیم خوێنەوە 109 خێرت لە بۆ دەنووسرێ منافست نییە لەسەر ئەو زەویە لە خەرکردنەوەی خێر کاتێک دەچی حضور خوای رب العالمین بملياران خير لبو كوبيتوا بشرتك لسر او دين بردوام بخواي جورا بردوام تانكا وعاقبة خير هم لك عاقبة خير بك لكو تعيش دا بقصد استشفاء يعني طلب الشفاء وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين إقر مروف اسمي ساغ نبي لو أنا نتواني عبادتي شي زوان بك عقلي سليم وعبادتي باش لا لجسمي سليمة لو يبو أوي كجسم شتان صاغ وسلامة بنيتي شفاش بخوين أو قرآن شفاي ضلانا وشفاي مجتمع وشفاي هم نخوش كان يا ربي خويا ابو خاطري عظمته قوري خود او جمعي ليره دانش وجمعي شي مرحوم به وخواي قوري لقر حافظ القران حشر ما بك ولقر اهل الله وخاصته من حساب بك خواي قوري ببيع عذاب حسابي باش ما بقسمت بك وخواي قوري زي خيري هم او برزانه بداتو كلبشت او برزانه وان خدمتي ان كردون لدايكو باوك بقرا لخدمت لواني خدمتي ان كردون لواني خوشان دون لواني هانيان دون لبرادر كانيان لدوستيان لاداري سنتر ولا خير خوازاني كايرمتيان دون وصلى الله على سيدنا محمد السلام عليكم ورحمة الله الحمد لله رب العالمين خوای گەورە پاداشتی دکتۆر ئەحمەد بداتەوە بۆ وتە بە نرخەکانی ئامادەبوانی خۆشەویست ئێستاش کاتی بەخشینی بڕوانامە و دیاریە بە یەکەم و دووەم و سێیەمی گشت ئاستەکانی پێشبڕچێی نوری دڵان سەرەتا داوا لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگا دەکەین بفەرموێت بە پێدانی بڕوانامە و دیاری بە سەرکەوتوانی ئاستی سی جزئی قورئان لەبەری نووسینگەی دەستگا هاژە خەتاب ڕەسوول بە نمرەی 98.5 دەرچووە بە پلەی یەکەم قورئان لەبەری نووسینگەی دەستگا حەنان عەبدوڵڵا حەداد بە نمرەی 98 دەرچووە بە پلەی دووەم
قورآن لەبەر کچی دکتۆر عەبدوڵڵایە. قورآن لەبەری نووسینگەی دەستگا طیبە فیراز خەلیل بە نمرەی 96.5 دەرچووە بە پلەی سێیەم. بەشداربووی نووسینگەی دەستگا سەلاحەددین محەممەد عەلی بە نمرەی 100 دەرچووە بە پلەی یەکەم. بەشداربووی نووسینگەی دەستگا بڕیار ئەحمەد خدر بە نمرەی 99 دەرچووە بە پلەی دووەم. بەشداربووی لقی شارە زوور دانا طالب حەمەفەڕەج بە نمرەی 97 دەرچووە بە پلەی سێیەم. سوورێک دەبین کە لەلایەن گروپی دەفی ئەحمەدی پێشکەش دەکرێت بە دەنجی بەڕێزان مامۆستا فەرمانشوانی و مامۆستا عیماد چۆمانی با بەڕێزیان بفەرمون. بڕون پڕ لە زامەکەم گرانە دەوای دەردەکەم پێغەمبەر جانە دەرون پڕ لە زامەکەم گرانە دەوای دەردەکەم پێغەمبەر جانە ئەی دەوای دەردەکەم وەلە مەدینە وەلە حوجرەکە رسولم فرموی ئادەی بلال جان بۆ بێڕەحمی وەرە سەردانمان کە بانگی فەرموو گشت خەڵکی گێریان بیریان هاتەوە
كبانجي فرمو قشت خلقي قريان بريان هتاوى أي بيغمبر جان حوشي مدينة دايم برنورا تنكا بيغمبر لوي حزورا جتقد لدردي دوري لدردي دوري مقار خدا خوي بدا حوشاي مدينة دايم برنورا تنكا بيغمبر لوي حزورا شتا قداقري لدردي دوري مقر خدا خوي بدا سبوري مقر خدا خوي بدا سبوني درون پر لازم زامكم قرانا دواي درداكم بيغمبر جانا هي دواي درداكم ولا مدينة حجرك طه الأمينة أيد وأيد رداك ولا مدينة ولا حجرك طه الأمينة کۆتا ڕۆژەکانی ژیانم نەک لە بۆ دنیای فانیە بۆ ئاواتێکە گریانم سرێ بدەم لە مەدینە سرێ بدەم لە مەدینە و بڵێم ڕەسوولی خوا هات
هاتم 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 أو سامرجي حق شيرينا يا رسول الله نروم وكللاتم كللاتم شاقول ريحانا ولولو مرجانا هانينا تنجوانا درماني دردانا هانينا تنجوانا درماني دردانا أرجع يا سيراك مدينة ديارا مدينة ديارا وقمم داسوتيم سالمنا تارايا وقمم داسوتيم سالمنا تارا شاقولوا ريحانا ولولو مردانا مدينة تنزوانا درماني دردانا مدينة تنزوانا درماني دردانا نالا نالي من بودوري تويا بودوري تويا وقت حزرة يعقوب ساوم ناريا وقت حزرة يعقوب ساوم ناريا كر لدنيا دا رفيقاني كوتيا كر لدنيا دا هرمن ماوم هرمن ماوم هرمن ماوم مزيك مرقم تاوراني بيش مردن ياك حسرة من ظلمة ولا ظلمة ولا ظلمة بما مدينة وزيارتي شاقول ريحانا ولولو مرجانا مدينة تنزوانا درماني دردانا مدينة تنزوانا درماني دردانا